وشتر جگەلەوەی لە ئاژەڵەکانی دیکە ناچێت، هەندێک تایبەتمەندێتی نائاسایی هەیە کە مرۆڤ تووشی شۆک دەکات. بۆ زیاتر لە 4000 ساڵە مرۆڤ و شترەکان لای خۆیان بەخێو دەکەن و پشتیان پێدەبەستن بۆ بارکردن، گواستنەوە و هاتوچۆکردن. ئەمەش بەهۆی ئەوەیە کە چەند تایبەتمەندیەکی هەیە کە وای لێ کردووە بەرگەی زەحمەتی و کەشە سەختەکان بگرێت. وشتر دەتوانێت ئاوی دەریای مردوو بخواتەوە لە کاتێکدا هیچ زیندەوەرێک ناتوانێت بیخواتەوە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئاوەکەی زۆر سوێرە، بەڵام گورچیلەی وشتر توانای ئەوەی هەیە خوێیەکە لە ئاوەکە جیا بکاتەوە. وشتر دەتوانێت دەڕک بخوات بێ ئەوەی ئازاری پێ بگات، چونکە لیکەکەی وەکو لیکی شێروایە دەڕک دەتوێنێتەوە. هەر بۆیە خەڵکی بیابان ئەگەر دەڕک بچێت بەدەست و قاچیان لیکی وشتری پێدا دەکەن بۆ ئەوەی بتوێتەوە. وشتر جیاواز لە ئاژەڵەکانی دیکە سێ پێڵەوەی هەیە کە پێڵەوەی یەکەمی چاویان ئاویە بە واتایی بێڕەنگە، هەر بۆیە دەتوانن بە بیابان و شوێنی خۆڵاویدا بڕۆن بێ ئەوەی زیان بە چاویان بگات، چونکە کە پێڵەوەی یەکەمیان دادەخەن دەبینن. وشتر دەتوانێت پلەی گەرمی جەستەی لەگەڵ کەش و هەوا بگونجێنێت لە کەشی زۆر سارد و کاتی بەفربارین، هەروەها کاتێکیش بە بیابانی گەرمدا دەڕوات خۆی دەگونجێنێت. لەژێر قاچ و سکیدا چەرمێکی ئەستور هەیە کە دەتوانێت لەسەر زەوی زۆر گەرمدا بنیشێت بێ ئەوەی هەستی پێ بکات. بە نزیکەی 180 لیتر ئاو دەخۆنەوە، توانای ئەویان هەیە لە گۆپانی پشتیاندا بیهێڵنەوە. بەم شێوەیە بۆ چەندین هەفتە پێویستیان بە ئاو نییە.